خۆی پشووی پەرلەمان 2 مانگە لە 3 حەوت بۆ 3 نوێیە بەڵام عورفە وا هاتووە هەموو فەسڵێکی تەشریعی مانگێک تەمدید کراوە بۆ خۆی بە پێی یاسا ئەگەر هات و موازنە هەبوو بەطبیعی تا موازنە تەصدیق دەکرێت فەسڵی بڵین عوتڵەی تەشریعی درێژ دەبێتەوە ئەمە هیچ ئەوەی تێدانە بۆی لە فەسڵی تەشریعی یەکەم طبیعی درێژ کرایەوە ماوەکەی تاوەکو موازنە تەصدیق کرا لە ئێستادا قسە لەسەرەوە هەیە بەشێک لە پەرلەمانتاران و کوتلە سیاسیەکان داوای ئەوە دەکەن کە درێژ بکرێتەوە بەشێکی تر بە پێچوانەوە داوا دەکەن کە درێژ نەکرێتەوە یەک لەوانە سید مقتدا داوای درێژکردنەوەی دەکات و بەشێک لە کوتلە سیاسیەکان داوای ئەوە دەکەن یان فراکسیۆنەکان داوای ئەوە دەکەن کە درێژ بکرێتەوە لەبەرەوەی کۆمەڵێک یاسای گرنگ لە بەردەستدایە بەشێکی تریش بە پێچوانەوە پێیان وایە کە ئەم فترەیە لە محافەزاتەکانیان لە شوێنەکانی خۆیان لەوانەیە کۆمەڵێک ئیشوکار هەبێ پەرلەمانتاران دەتوانن ئیشوکاری لەسەر بکەن و جێبەجێ بکەن ئەگەر بێت و عوتڵەی تەشریعی بێ هەبێ ئەوەندە ناچار نەبن بێنەوە بۆ بەغدا تا ئێستا ڕوون نییە دیار نییە ئایا درێژ دەکرێتەوە یان نەوە دوازاریش ئەمە بە تەسوید تێدەپەڕێت لە پەرلەمان دەنگی هێنا درێژ دەکرێتەوە دەنگی نەهێنا درێژ ناکرێتەوە بەڵام گرنگە سەرۆکایەتی پەرلەمان بیخاتە دەنگدانەوە تەرحیکا بۆی بزانین ڕێی پەرلەمانتاران لەسەری چییە.